ئامانجی سەرەکی ئیدارەی ئێستای کەرکووکەوەی هەستی هاوڵاتی بوون بگەڕێنێتەوە بۆ هاوڵاتیەکانی کەرکووک. ئەو هەستە طبعاً بە قسەکردن نابێت، بە خزمەتکردن دەبێت. طبعاً ئێمە هاتووینە ئەمڕۆکە وەکو ئیدارەی نوێی کەرکووک بۆ لای برایانمان لە تەرکەلان، بۆ لای خوشک و براکانمان لە تەرکەلان. دیارە یەکێکە لەو ناوچانەی کە مزەحی بوونە و قوربانی زۆریان داوە لە سەردەمی ڕژەمی پێشوو و هەروەها لە دوای پرۆسەی ئازادیەوە قوربانیکی زۆریان داوە. خەڵکی تەرکەلان خەڵکێکی باشن، خەڵکێکن کە عرف و عاداتێکی جوانی کەرکووکیان لەلایە. بە باشمانزانی هەم بەسەریان کەینەوە و گوێبیستیان بین و بە ئاگابین لە کێشە و گرفتەکانیان و کۆمەڵی خزمەت گوزاریشەیە پێیان بگەێنین. دیارە ئەم منتیقەیە زیاتر دانیشتوانەکانی لە پێکهاتەی تورکمانین و وەکو ئاماژەم پێکرد کەسانێکن کە ڕۆڵی باشیان بینیوە لە کەرکووک لەسەر ئاستی ئەوەی کە بڕوای تەواویان بە پێکۆژیان هەیە، بڕوای تەواویان بەوە هەیە کە شارەکەیان شارێکی جوان بێت لە هەموو ڕێکەوە. ئیدارەی کەرکووکش دەیەوێت ئەو کارە بکە. ئامانجی سەرەکی ئیدارەی ئێستای کەرکووکەوەی هەستی هاوڵاتی بوون بگەڕێنێتەوە بۆ هاوڵاتیەکانی کەرکووک. ئەو هەستە طبعاً بە قسەکردن نابێت، بە خزمەتکردن دەبێت و کە توانیمان هەستی هاوڵاتی بوون بۆ خەڵک بگەڕێنینەوە، واتە خەڵک متمانی بە حکومەتە بێ و واتە خەڵک هاوکاری و هاریکاری حکومەتە بێ.